سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لە بەرنامەکانی کورد لە سینەمای ئێراندا. لەم بەرنامەیە بەولاوە زنجیرە فیلمێکی بەڵگەیی بە ناوی پێشمەرگان لە دەرهێنانی موحسین هادی لێک دەدەینەوە. ئەم فیلمە بەڵگەیە لە 7 بەشدا لەلایەن سازمانی فەرهەنگی هونەری ڕەسانەیی ئەوج، هەر ئەو سازمانەی کە فیلمی چێی بەرهەم هاوردووە و بە دەرهێنەری موحسین هادی بەرهەماتووە. ئەم سازمانە سەر بە سپای پاسدارانە. ئەم فیلمە بەڵگەیە بۆ یەکەم جار لە ناوەندی هەواڵنێری تەسنیم سەر بە سپای پاسداران نمایش کرا. لەم بەرنامەیەدا ئێمە ئەو بەشە لەم زنجیرە فیلمە بەڵگەیە لێک دەدەینەوە کە تایبەت بە چۆنیەتی دامەزراندنی بەوتەی کۆماری ئیسلامی پێشمەرگەی موسڵمانە. بەشێک لەم فیلمە بەڵگەیە باسی چۆنیەتی دامەزراندنی بەوتەی کۆماری ئیسلامی پێشمەرگە موسڵمانانی کورد دەکات و لەگەڵ هەندێک لە فەرماندەکانی ئەم هێزە کە سەر بە سپای پاسدارانی کۆماری ئیسلامیە وتوێژ دەکات. ئەم فیلمە بەر لە بەڕێوەچوونی یەکەمین یادوارەی پێشمەرگە موسڵمانەکان بەرهەم هاتووە. موحسین هادی دەرهێنەری ئەم زنجیرە فیلمە بەڵگەیە لەسەر ئەو باوەڕەیە کە بە وتەی خۆی پێشمەرگە موسڵمانان لە بیرکراون، هەر بووە ئەو بیرۆکەی بەرهەمهێنانی ئەم فیلمەی لە دروست بووە. لە سەرەتای ئەم فیلمەدا دەرهێنەر بە جۆرێک ئەرتەشی ئەو کاتی ئێران تاوانبار دەکات بە کەمکاری و کەمتەرخەمی. پێی وایە کە ئەرتەش تاوانبارە لەو ڕووداوانەی کە لە کوردستان ڕوویدا و بە جۆرێک پاکانە بۆ سپای پاسداران دەکات. ئەم شێوەڕوانینە تەنها تایبەت بە موحسین هادی نییە، بەڵکو ئیبراهیم حاتەمیکیاش لە فیلمی چێدا ئاماژەیەکی داوە بەم بابەتە. وقت مردم از اطراف ماشین متفرقشون کردیم، بعدی که برادر پاستا گفت ما اینو برش میداریم، بهش گفتیم برنده گفت نه ما برش میداریم، رفت برش داره ماشینه جیپ منفجر شد. شما میدونید که 1 ساعت پیش اینجا بمبی منفجر شد و زخمی شدن؟ بله. اینا یه عده بنا منافقن، میخوان نماز جمعه را واژگون کنن که نذارن مردم مشکلات خودشون در روز جمعه در میان بگذارن. مشکلات الان خیلی خیلی سنگین در کردستان است. سندش دست گروه های سیاسی و کمال و دموکرات و رسکال و این است. پاییز 58 بهار گروهک ها بود. سپاه از ورود به شهرهای کردنشین منع شده بود. ارتش در انفعال قرار داشت و دولت در ضعیفترین موضع. اون زمان خود سپاه نمیتونست هیچ گونه دخالتی بکنه. اگر تکان میخورد بلافاصله میگفتن سپاه آمده کردها را داره سرکوب میکنه. و این همه حاصل مذاکراتی بود که به بنبست خود مختاری رسیده بود. گره کور مذاکره سر باز شدن نداشت و این بهترین شرایط بود برای گروه‌های سیاسی که فرصت سازماندهی و مسلح شدن بیشتر رو داشته باشند. میرفتن تو خونه های ما برای اذیت کردن زن و بچه ما به خاطر اینکه ما بیایم تسلیم نباشیم. مسلمانان میامدن برای نماز خواندن اینا اذیت میکردن، توهین میکردن. هەر بەم ناوە دیارە کاوان پێشمەرگە و حیزبە ڕۆژهەڵاتیەکانیان بە کافر زانیوە. هەر بەم بیانوە بوو کە لە ساڵی 1358 خومەینی فەرمانی جیهادی دایە سەر کوردستان و وتیان کە کافرەکان لە سنە ژنان و منداڵانی کوردیان لە ناو مزگەوتێک بەدیل گرتووە. بەڵام سەرەکیترین بابەتێک کە بوو بەهۆی ئەوەی کە خومەینی و سەرانی کۆماری ئیسلامی لە 28 گەلاوێژی ساڵی 58
هێرشێکی بربڵاو و بێبەزەیانە بکەنە سەر کوردستانی ڕۆژهەڵات لە نێوان بزوتنەوە و لافاوی شۆڕش لە کوردستان لە تارانێک کە لە ژێر هەوساری مەلاکاندا بوو ململانێ و کێشەیەکی قوڵ بوونی هەبوو. ئەم کێشەیە تەنیا لە 22 ڕێبەندان سەری هەڵنەدا بوو، بەڵکو لە پرۆسەی ڕاپەڕینی ئازادی خوازانەی خەڵک بە دژی ڕژیمی پاشایەتی لە ساڵی 1357ەوە ئەم دژایەتیانە بەردەوام بوونی هەبوو. بۆ ئەوەی کە بەتایبەت لە تاسوعا و ئاشورای ساڵی 57 ئایەتوڵڵاکان و مەلاکان لە ئێران توانیان بە هۆکاری جیاواز کۆنتڕۆڵ و چاودێری بەسەر بزوتنەوەی دژ بە ڕژیمی شا لە شاری تاران بەدەستەوە بگرن. توانیان بەم بەدەستەوە گرتنی هەژمونیا هەم لە ناوەڕۆک و هەم لە فورمگەلی خەباتکارانە ڕوانگە و سیاسەتەکانی خۆیان بەرەو پێش ببن. هەر لەو کاتەدا بوو کە کۆماری ئیسلامی وتی کە شیعە و سونی پێکەوە بران و بەم دروشمە هەندێک لەو کەسانەی کە بێباوەڕ بوون بە شۆڕشی گەلی کورد و حەزبە کوردیەکان چوونە ڕیزی ئەم سازمانە. هەر ئەم سازمانە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە گرتن و شەیدکردنی هەزاران لاوی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات. بەڵام لە دواییدا کە کاریان بەم کەسانە نەما کەم کەم کەوتنە پەراوێز، کاتێکە حکوومەتی کۆماری ئیسلامی کەمێک خۆی گرت برایەتیان لەگەڵ سنەکان تەواو بوو. ئەم دژایەتیە تا ئێستاش درێژەی هەیە و لە چەند مانگی پێشوودا بینیمان کە تەنها مزگەوتی سنەکان لە تاران ڕوخێندرا. ئەمە لە کاتێکدا بوو کە کێشەی کورد و داخوازی حزبە کوردیەکان هیچ پەیوەندیەکی بە ئاین و مەسهەبەوە نەبوو. کێشەی گەلی کورد لە ئێران کێشەی نەتەوایەتی بوو. بەڵام کۆماری ئیسلامی بە سوئیستفادەکردن لەم جیاوازیە ئاینیەی خەڵکی کوردستان و داخوازی حزبە ڕۆژهەڵاتیەکان بۆ سربەخۆیی و داخوازی کۆمەڵا بۆ دامەزراندنی حکوومەتێکی سێکۆلار و بە لەبەرچاوگرتنی عەداڵەتی کۆمەڵایەتی لاوانی سەرانسەری ئێرانی هەڵخڵەتاند و بەم فێڵە ئەوانی کێشایە بەرەکانی شەڕ لە کوردستان. لەم فیلمە بەڵگەیە باس لە کوشتنی خەڵکی بێتاوان و پاسدارەکان دەکرێت. ئەی کێ بوو کە لە فرودگای سنە لاوانی کوردی گولەباران کرد؟ کێ بوو لە شارەکانی مەهاباد و مەریوان و سەقز و پاوە بە دڕندانەترین شێوە لاوانی شۆڕژێر و ئازادی خوازی کوردی ئێدام کرد؟ ئەم کەسانە کە هاوکاری کۆماری ئیسلامیان کرد بۆ شەڕ لەگەڵ پێشمەرگە خیانەتیان بە شۆڕشی گەلی کورد و نیشتمانەکەیان کرد. ئێستاش کۆماری ئیسلامی لە ڕێگای جۆراوجۆرەوە هەوڵ دەدات کەسانێک لە کورد پەروەردە بکات بۆ دژایەتی لەگەڵ شۆڕشی بەرحەق و ڕەوای گەلی کورد. نمونەی هەرە دیاری کەسێک بە ناوی عیرفان قانیفەردە کە خۆی بە مێژوونووس ناساندووە و کۆماری ئیسلامی لە ڕێگای ئەم کەسەوە هەوڵ دەدات کە مێژووی گەلی کورد بە لاڕێدا ببات. درود بر شما، آصف کیا هستم. امروز در خدمت جناب قانعی فرد از پژوهشگران تاریخ معاصر ایران خواهم بود. جناب قانعی فرد، سپاسگزارم از اینکه دعوت من رو برای انجام این مصاحبه پذیرفتید. سپاسگزارم، از ادب دارم خدمت شما و دوستانتون و بیننده‌های عزیز. نظر شما در ارتباط با گروه‌های تجزیه طلب و احزابی که خودشون رو به اصطلاح نمایندگان مناطق کردنشین میدونند خواستم در این برنامه جویا باشم. عرض کنم خدمت شما که ما فراموش نکنیم که چند تا سازمان کردی داریم که در ساختار سیاسی دارای فعالیتی هستند و اینها صلاحیت و مشروعیت صحبت کردن درباره کل مردم کرد و کردستان رو ندارن. اینها در واقع نماینده واقعی مردم کرد هم نیستن. اینها یک سری سازمان ها یا دسته های سیاسی کرد هستند که یک سری فعالیت های خاص خودشونو دارن و شاخصترینشون میشه به عنوان کومله دموکرات پژاک که عضوی از PKK هست اسم برد و در کردستان ایران این ستا هستن که نفوذ دارن، نفوذ تاریخی منظورم هست و در کردستان عراق هم بیش از 6 حزب وجود دارن که حزب سوسیالیست
حزب اتحادیه میهنی کردستان عراق و 2 حزب اسلامی بهش اضافه میشه و در کردستان سوریه هم بیش از 4 حزب در واقع در اینجا فعالیت هستند. ولی ایرانی ها بیشتر در واقع به خاطر تبلیغ رسانه‌ای که در خارج از کشور به ویژه وجود داره با این 3 اسم آشنا هستن، ولی در واقع اینا 3 سازمان کردی هستن که فعالیت خاص خودشونو دارن و در واقع هیچ کدومشون نمایندگان واقعی مردم کرد نیستن، بلکه از نظر تاریخی من معتقدم که جامعه کردها بسیار پیشرفته تر از اینها حرکت میکنن و اونها در داخل جامعه کردی و در داخل جامعه ایران در واقع به زیست خودشون ادامه میدن و تفکر غالب بر کردستان ایران هم در واقع همون هست که اینها هویت ایرانی دارن، جزئی از هویت ایرانی هستند و به قول ابراهیم محمد نویسنده مشهور کردها هر کجا باشند ایرانی‌اند و بنابراین اینها در واقع حرکت‌های تجزیه طلبی تفکر غالب بر جامعه مردم ایران نیست، بلکه سازمان‌هایی است که بنا به تحریک کشورهای خارجی معمولاً سعی در دامن زدن به بحران در ایران و یا بدیهی از کشورهای منطقه دارد. جایگاه تاریخی و شروع حرکت‌های تجزیه طلبانه در ایران از کی و چه زمانی آغاز شده؟ جناب قانع‌فرد. منظورتون حرکت‌های تجزیه طلبانه کردها هست. در ایران ما چند تا حرکت تجزیه طلبانه داشتیم در ایام بعد از مشروطه، در ایام 2 پادشاه پهلوی، مثل حرکت تجزیه طلبانه میرزا کوچه‌خان جنگلی که یک حرکت کاملا کمونیستی هست، مثل حرکت شیخ هزعل و حتی مثل حرکت پسیان که در واقع اینها حرکت‌هایی است ضد تمامیت ارضی کشور. و در کردستان هم حرکت تجزیه طلبانه همون حرکت جمهوری 50 کیلومتری مهاباد هست که در واقع وقتی روسیه حمایت خودش رو برداشت مثل مقوا اومد پایین و در واقع اساسی و پایگاهی در داخل جامعه نداشت. حالا نگاه عاطفی یه مسئله است، نگاه سیاسی یه مسئله دیگه هست، ولی از نظر سیاسی حرکت ایشون کاملا تجزیه طلبانه تلقی شد برای حکومت مرکزی و متاسفانه حضور یک شرور به اسم مصطفی بارزانی که بنا به دسیسه انگلیسی ها وارد کشور شد که بساط روس ها رو در کشور به هم بزنه، که بساط روس ها همون 2 جمهوری جعلی یا پوشالی تبریز و مهاباد بود، در واقع ایشون وارد کردستان شد و محرک قاضی محمد هم بود برای اینکه در واقع ایشون نسبت به حکومت مرکزی دچار اون مسئله باشه. کمله و دموکرات از سال 1357 که انقلاب شد اینا یک شبه مثل قارچ ظاهر شدن، بنا به تحریک حزب بعث اینا آرامش نوار مرزی رو به هم ریختن و در واقع در سال 1359 اینها وقتی که نوار مرزی رو به آشوب کشیدن حمله بعث شروع شد به ایران و جنگ تحمیلی 8 ساله شروع شد. بله سپاسگزارم جناب قانع‌فرد، خیلی خوشحالم. به هر حال یک هممیهنم در اگر اشتباه نکنم شما ساکن سنندج هستید. ساکن سنندج بودم در حدود 15 سال پیش 16 سال پیش، ولی به هر حال من سال‌هاست که از ایران و سنندج دور هستم و خب کشورم هست، آب و خاکم هست، من مسافرت میکنم، ولی به هر حال شیفته ایران و ایرانیم و هرگز هویت خودم رو فراموش نخواهم کرد و هر کاری هم در راستای تاریخ کشورم اومده باشه انجام دادم. فیلمێکە بە پێچەوانە چیرۆکەکان دەگەڕێتەوە، فیلمێکە لە باری هوەری فیلمسازیەوە فیلمێکی سەرنجڕاکێش نییە. هەموو هەوڵی موحسینی هادی ئەوەیە کە لە ڕێگای مساحبە چیرۆکەکان بگێڕێتەوە و زەحمەتێکی زۆری پێوە نەکێشراوە و تەنها کەسایەتیەکان لە شوێنێک دانراون و مێژوویەک بە پێچەوانە دەگێڕنەوە. ئەتوانین بڵێین کە ئەم فیلمە فیلمێکی بەڵگەیی تەلەڤیزیۆنی مامناوەندە، فیلمێکە تەسویر تێیدا زۆر کەم بایەخی پێدراوە و دەرهێنەر هەوڵی داوە کە بە دووپاتکردنەوەی گێڕانەوەی چیرۆکەکان بینەر باوەڕی پێ بکات. فیلمێکی بەڵگەیی تەبلیغاتی کە هەوڵ دەدات بە هەوڵ و تەقەلایەکی زۆر سیمایەکی پاک و خاوێن و ئینسانی لە پاسار و باوتەی کۆماری ئیسلامی سازمانی پێشمەرگەی مسلمانی کورد نیشان بدات. از طرفی نقش حکومت بعث عراق در طراحی بحران و تسلیح گروهک‌ها پررنگتر میشد و از سوی دیگر بحران‌های سیاسی در مرکز کشور اوج می‌گرفت.
دولت موقت پس از اشغال لانه جاسوسی آمریکا استعفا داد و دولت دیگری جای آن را گرفت که در بیکفایتی گوی سبقت را ربوده بود. کوشش‌هایی بود بین حزب ما اونها و من به عنوان رئیس جمهوری برای حل مسئله کردستان. اونها پیغام دادم که اسلحه‌تون زمین نگذارید. کۆمارە ئیسلامی هەوڵێک ji بۆ جوداکردنا خەڵک ji شۆڕەشە دایە بۆ نمونە هەموو سەرکردن شۆڕەشی ڕۆژهەڵات ji yê berê dîrokî bigire heta yêniha vesilkirine bi hêzekî ecnebî bi hêzekî derekî بۆ نمونە mesela İsmail Ağa ser bi Rusya dijin ser bi Rûsa mesela ya Qazî Muhammed esan ser bi Rûsa yani falan yani hemêşe xwastine şoreşê bêjin derveda ser xelkê tê tehmîl kirin ne ku ew ka xelk bi xwe şoreş diketin ama waqiyet çi bû dema ku İsmail Ağa karî bû 45,000 zêdetir çekdarê xwe hebe ev çekdaran hemû xelk bûn derve nehatibûn yani şoreş bi qawlê sorana helqulavî wê komelgayê bûye ama Komara İslamî hemêşe xwastiye vê şoreşê ne ku helqulavî xelk û komelgabîr derveda tehmîlek hebûye ama hema di şoreşê me berê da û di wê serdeme de bi hezaran lavê Kurd yani jiyana xwe ji destane ew ne yê wî gelî nebûne yê wê xelkî nebûne ew ne di nav xelk da mezin nebûn bi aliyê xelka meger nehatine pêşwazî kirin tu hesab ke dema ku pêşmerge ya çekdarên Kurd yê İsmail Ağa ya pêşmergên Kurd dikevne bajêra pêşwaziya xelkê ji wana çane dema ku sipah û besîc têne nav bajarê Kurd da pêşwazî çane xwe erd esman ferq diketin dema ku xelkê me Kurdistanê berû pêşwaziya pêşmerge diçin diyara ji wê ne ji xwe dibînin yani egerçe hewlê Komara İslamî ya dewleta berê hewlê wê nedabûne ku wana ji hev de cuda bikin ama rastî wê nedaye ku ew şoreşane hemû ji nav xelkê da rabûne. بله فتوەکەی خومینی وە دەست پێ بکەین. خومینی کە فتوە ئەدا ئەڵێ کۆمەڵێک لایەن بە هاندان و دنەدانی ئیمپریالیزم و ئامریکا و لایەنەکانی تر وڵاتانی تر لە کوردستانە کۆمەڵێک کافر وشەی کافر ژنانی کوردیان لە مزگەوتی جامعەی سنا زیندان ئەسیر کردووەوە ئێمە بۆ ئازادی ژنانی مسلمانی کورد بۆ ئازادی ئەوانە چی لە ڕاستیە هیچ بنەمایە لەم قسەی خومینیان نەبووە و دەلیلی ئەمەش ئەو کاتە کە ئەم کارە نەکرا ئەوڵەن دەبێ خود دوودیگەریە دروست بکەن خود و ئەریترێک دروست بکەن ئەم ئەریترە گەورەیە بیگ ئادرەکە لە چوارچێوەی گشتی ئابێتە ئیمپریالیزم و بەعس و ئەوانە وە ئابرێکی بچووکتریش ئەبێتە هێزە کوردیەکان کە کۆمەڵەوەی دموکرات بگرێتەوە جا چی ئەبێتەوە بۆ ئەوەی کە مەشروعیەت بدەن بۆ هێرشی خۆیان و ئەوە لە نەزەران نەگرن کە نا بابە ئەمانەش هێزێکن کە حەقی نەتەوەی حەقێکی شارەوەندی حەقێکی خۆیان داواکەن نا ئەمانە بەردەوام بەدارە چیلکەنەوە بۆ ئەوەی کە بتوانێت خەڵکی شوێنەکانی تر زیاتر پێ گەمژە بکات پێهان بدا بۆ ئەوەی کە هێرش بکەنە سەر کوردستان ئێمە دەبیرمان بێت لە ئیسفهانەوە بەشی زۆری ئەو هێزانەی کە هاتنە سەر کوردستان ئیسفهان و بەشێکی زۆریان کرمان بوون کە هاتنە سەر کوردستان و ئەمانە بەناوی خۆیان هاتبوون بۆ ئەوەی کە پاشماوەکانی کوفر لە کوردستان بسڕنەوە تەنها ئەوە نەبوو کە دەیان گوت ئەمانە دەستە چیلەی ئەمریکایە دەستە چیلەی بەعسن نا شتێکی تریش کە دەوترا ئەمانە جودایی تەڵەبن ئەوەی کە جیای خوازی یا جودایی تەڵەبی حەقی هەر نەتەوەیە کە لە وڵاتێکە جیابێتەوە حەقێکی تەواوە بەڵام خۆ ئێمە شەزانین کوردیش لە ڕاستیە لتێنراوە بە ئێرانەوە لەباری ئتنیکیەوە کورد
نەتەوەیەکی جیاوازە فارسەکانیش کە ئێرانیش جۆرێک بە فارسەکانەوە خۆیان پێناسەکەنەوە ئێمە لەباری نەتەوەیشەوە جیاوازن کەوایە لەباری جارنامەی گیانی مافی مرۆڤەوە ئێمە حەقی خۆمانە وڵاتی خۆمانە بێت بەڵام هیچ یەک لە حزبە کوردیەکان هیچ کامیان لە پەیڕە و پرۆگرامی خۆیاندا باسییان لە مەسئلەی جیایی نەکەن بە پێچەوانەوە گفتمانی زاڵی ئەو سەردەم گفتمانی خودمختاری بوو کە هەم کۆمەڵە هەم دموکرات بە جیاوازی لە طرحی خودمختاریەکانە باسییان لێکرد و دلیلی ئەوەی کە بەردەوام ئەم خودودی گەریانە گەورە ئەکرایەوە لە ڕاستیە بۆ زیاتر هەمدانی خەڵکو بۆ مەشروعیەت بەخشینێک بوو بە ناوچە غەیرە کوردنشینەکان کە بەڵێ ئێمە ئەچین پاشماوەکانی کوفر ناداوە بین ئێمە ئەچین دەستە چیلەکانی ئەمریکا و باس لە ناوە بین و دەملەکەش ئێرەمەیە بەخەتی کە مادە سونارە نەیفتیم بە کرماشە هجرت کردیم اونجا جایی بو صورت نبود گفتم شما به ما امکانات بده ما میدونیم چیکار بکنیم کردستان شرایط سختی را می‌گذراند و در این میان سخت‌ترین شرایط را کسانی تحمل می‌کردند که به دینداری و انقلابیگری شهره بودند. کم کس میتونست مثلا فکرش به اینجا برسه سازمانی تشکیل بشه به نام سازمان پیشمرگان مسلمان کرد. 600 و خورده این سازمان شهید داده. من خودم اون سال مکه بودم ما از مکه برگشتیم اومدیم تهران فامیل و مادر اینا آمده بودن تهران فرودگاه مهرآباد ما را آوردن خونه دایم و یه روز نشستیم گفتیم برین سرندج گفت نه شما تهران بمن وضع سرندج خرابه حدودا 2 ماه ماندیم بعد 2 ماه ناراحت بودیم و ما زن و بچه اینجا بود و برگشتیم خودمان استطار کردیم به یه توری بیاین ما آمدیم اینجا گفتم این چرا خیابان پیچ پیچ میره این بشکا و سنگر چیه گفت بابا کجا شدیدی سرندج دست گروه های سیاسی و کمال و دموکرات و رزگاری و این است اینطور بود سرندج اصلا امنیتی نداشت مسجد جامع اینجا 40 نفر نمازخوان نداشت یارو می آمد تیر نازی میکرد میگفت تو چرا رفتی مسجد جامع اولین اقدامی که مردم سنندج کردن یه تومار 50 متری نوشتن 50,000 نفر آدم پاشو امضا کردن فرستادن برای تهران گفتن آقا افکار کمونیستی توی مدارس سنندج داره رشد میکنه و بچهای ما رو دارن به اصطلاح منحرف میکنن به داد ما برسید سندش هم موجوده خب این مردم اگر حاکمیت ارزم به حضور شما چپی ها رو و غیر مذهبی ها رو میخواستن که هیچ وقت چون اقدامی نمیکردن اول انقلاب پیروز شد ما کمیته را تشکیل دادیم به خاطر اینکه ما کمیته بودیم افراد کمیته بودیم اینا اگر ما را میگرفتن همونجا دیگه بالاخره میکشتنش دیگه میگرفتن میکشتنمون مثل پسرای نمکی 3 تا برادر رو زنده و چال کردن تو همون فاصله تعدادی از همین نیروهای مذهبی رو گرفتن به بدترین وجه اینها رو شهید کردن تو سنندج تو جای مختلف و دیگه امنیتی برای نیروهای مذهبی واقعا نمونده بود لە زۆربەی زۆری شوێنەکانی دنیا لە هەر شوێنەکە مبارزە بووە بەرامبەر بە وەختێک هێزێکی ئینقلابی و شۆڕشگێر دروست بووە زۆر جار هێزێکی ناشۆڕشگێر و نائینقلابی و دژە شۆڕش سەری هەڵداوە کە بەرژەوەندیەکانی خۆی لەوە دابینیوەتەوە کە دژ بە شۆڕش بوەستێتەوە دژ بە هێزێکی نائینقلابی هێزی
ئەو هێزەی کە پێی دەوترێت هێزی پێشمەرگەی مسلمانیا بەو شێوەیە کە ناو کووردا مەشهورە و پێی دەوترێت جاش لە کوردستانی ڕۆژهەڵات بەو ساڵی لە پاییزی 1358ەوە دروست بوو کە بروجردی ئەو کاتە یەکەم کەسەکە بروجردی بوو کە ئەم هێزەی ڕێکخست و چەند لایەنێکی هێزە کوردیەکانی چەند لایەنێکی لە کوردستان لەوانە هێزە ئیسلامیەکان و بەتایبەت تەیفی مفتیزادەوە بەتایبەت خودی ئەحمەدی مفتیزادەش دەستیان هەبوو لە دروستبوون و ڕێکخستنی هێزی ئەو هێزەی کە پێی دەوترا پێشمەرگەی مسلمان و دەلیلی ئەوانیش بۆیەنە ئەوە بوو وەستانەوە بوو دش بەو هێزە سێکۆلارەی کە لە کوردستانە هەبوو کە چ کۆمەڵەوە چ دموکرات دوو هێزی سێکۆلاری نائینی بوون نائینی بەو مانایەی کە لە پەیڕە و پرۆگرامی خۆیانە دوو هێز نەبوون کە بە هێزێکی ئیسلامی و حرەکەیەکی ئیسلامی ناسرابێتن بە پێچوانی ئەو شتەی کە لە مەرکەزی ئێرانە خەریکی شقڵیەکرد تۆ زمانی ئەو هێزە بگرە کە دروست ئەبێ کاک ئیدریس ئەم هێزە پاییزی 1358 دروستە بێت یعنی دروست یەک دوو مانگ دوای فەرمانی هێرشی خومەینی بۆ سەر کوردستان یعنی هێزیەکە کە دەتوە دوای فەرمانی هێرشی خومەینی بۆ کوردستان ڕێکە خێڵ لە ناوخۆی کوردستانەوە کۆمەڵێک کەسی بەرژەوەندی خواز کۆمەڵێک کەس کە مەنافعی مادی مەنافعی شخصی خۆیان بەوە ئەبینی کە خۆیان بە مەرکەزەوە گرێ بدەن و دەستیاندا دەستی دەوڵەتەوە دش بە هێزەکانی کوردستان وەستانەوە دش بە کۆمەڵە دموکرات یەکەم بەشداری یەکانی ئەم هێزە لە شۆڕشە دش بە کوردستان لە سەرکوتی شاری کامیارانە دەرەکەوێت کە دەی ئابانمانی 1358 یەکەم بەشدە ڕۆژی دەی ئابانی 1358 ئەم هێزە دەسەکەن لە هێرش بۆ سەر لە هێرشی ڕژیما بۆ سەر کامیاران ئەم هێزە بەشداری فعالانەی هەیە و لەستمەشە کۆمەڵێک کەسیان بۆ هینە بێت کە تا ئەو ئاستاچن بۆ قەوڵی خۆیان بۆ زیارەتی خومەینی لەوانە مامۆ ڕەحیمی ئەحمەدی کە ڕەحیمی ئەحمەدی بووە کە یەکێک لەو کەسانە بووە کە وەکو مەسئولی هێزە چەکدارەکانی هێزە چەکدارە کوردی پۆشەکان من پێیان ناڵێم کوردی پێیانڵێم کوردی پۆشەکانی ڕژیم لە کوردستانە ناو دەرەکەن کە بە پێشمەرگە مسلمان یا ئەو شتەی جاش ناسراون ئەم هێزە لە ڕاستیە هێزێکی نەئینقلابی بووە کە ساڵی 1958ەوە ڕێکەخرێت و دش بە هێزی ئینقلابی کە هێزە کوردیەکانە کە کۆمەڵی دموکرات و هێزەکانی تریشەگرێتەوە بە خەباتی شێمە بۆمانەوە لە سەرەتاوە ئێمە بڵقی کوردستانی پەیکار بووە و چەند هێزێکی تر لە کوردستانەکە هێزیان بوو ئەم هێزە لە ڕاستیە ئەم جاشانە یا ئەم شتێک کە جمهوری ئیسلامی پێڵێ پێشمەرگە مسلمانەکە هێزێکی نائینقلابی بوون و گەورەترین جیاوازیان لەگەڵ کوردان نائینقلابی بوونی ئەم هێزەیە کە بەرامبەر بە هێزێکی ئینقلابی وەستاونەتەوە بطرف قشلاق میرفتیم با ماشین رفتیم تو عروسای قشلاق پیاده شدیم قدم میزدیم یه پیرزنی اومد گفت آقا شما چیکاره ای؟ هم گفتیم چرا خواهر مادرم گفت والا تو این دره کلاغ زیادی میگرده و فرستادیم فورا نیرو اومد و کاریگر گرفتیم خاک زدیم کنار دیدیم 3 تا جنازه ابراهیما شناخته نشد اینا فرستادیم خواهرش اومد خواهرشون اومد با لباساشون اینا را شناختی برادرای خودشون پسرای نمکی 3 تا جرم اینا چی بود؟ قرآن خونده بەخەتی کە مادە سونارە نەیفتیم
بە کرماشا هجرت کردیم. رفتیم خدمت آقای رفسنجانی تو مجلس. رفتیم اونجا و گفتیم بابا ما جریان من ایتون رو چیکار کنیم؟ گفت شما مثل بقیه برید کرماشا پلی رفیقاتن و اونجا جایی به صورت نبود. اونهایی که واقعا تحمل به قول معروف زندگی در زیر سیطره نیروهای لایک و لامذهب رو نداشتن رفتن و اینها در تهران و در عرضم به حضور شما کرمانشاه و همدان متمرکز شدن. ڕژیم کە سەرەتا هات بۆ هێرش بکاتە سەر کوردستان لە سەرەتاوە داگیرکاریەکی نظامی لە نەزەراگرت فەزای ترسانی ترس و تۆقاندن و تۆقاندنەکان. ئێمە ئیعدامەکانی پاوە، ئیعدامەکانی مەریوان، سنە، سەقز، مەهاباد، قەتڵعامی قارنە و قەڵاتان و زۆر ڕووداوی ترکە لە ماوەی کەمتر لە 15 بۆ 20 ڕۆژە لە خەرمانانی 1350 ینی دوای فتوای خۆمەینی بۆ هێرش بۆ سەر کوردستان دەست پێ ئەکات. هیچ زۆر کاریتر لەو کارانە بوو کە فەزایەکی ترس و تۆقاندن دەست پێ بکات و بتوانێت فەزاکە بگرێتە دەست. بەڵام هەر هێزێکی نظامی پێویستی بەوە بوو کە بە شێوەیەک مەشروعیەتێکی ئیسلاحاً ئاکادمی تۆریە نووسراوەیش بدا بەخۆی. ئەم ئێزانە هاوشان لەگەڵ حرەکەتە سەربازیەکانە دەستیان کردە بڵاوکردنەوەی چەند بڵاوکراوەیەک ئەسحابی ئینقلابە ئامانجە و دواتر لە پرۆژەیەکی تریشە حتا تەنانەت سروەش مەجەلەی سروەشەکەوێتەنا ئەو پرۆژەوە کە ئێستا باسی یەکەم جیاوازی سروەش و ئەسحابی ئینقلاب و ئامانجیش. بەڵام ئەسحابی ئینقلاب و ئامانج کە دێن لە ڕاستیا وەکو تریبوونی سپای پاسداران بەشی ئیسلاحان کوردستان کە دەرەکەون پرۆژەیەکە بۆ ئەوەی کە لە ڕاستیا هێزێکی یەکەم ئیدئۆلۆژیکی باوەڕداری ئیسلامی سەر بە مەرکەز کە ئیسلامی شیعەویش بێ پەروەردە بکەن و دووهەم ئەوەیە کە دش بە حرەکەتە کوردیەکان بەردەوام خەریکی پرۆپاگاندا بن. ئێمە لەبیر مان بێت ئەم هێزانە تەنانە ئەم بڵاوکراوانە بەشێکیشیان کە بڵاوە بوونەوە من دام وایە چەند ژمارەی یەکەمیش لانی کەم چەند ژمارەی یەکەمی ئەسڵ کوردی تێدا نیە. وەبزانم ئەسحابی ئینقلابە تا ژمارەی سێهەمی ئەڵێ ماجاشها بە فارسی دەرەچوون هەم ئەسحابی ئینقلاب ئەم ئامانج بەس ناوەکەیان کوردیە ماجاشها لەبەر ئەوەی کە بیست بوویان ئەم ئیسلاح لە کوردیا هەیە لە دوای ژمارەی سێهەمەوە کە دەزانن جاش لە کوردستانە چ مانایەکی هەیە داوای لێبوردن نەکەن. یعنی ئەم هێزە ئەو هێزەی کە خەریکە ئەسحابی ئینقلاب ئامانج و هەمانە دەرەکات هیچ زەمینەیەکی فەرهەنگی لە کوردستانە نییە. بەڵام بەرامبەر بەو یەکەم بەرامبەر بەو چەند مانگە ئازادی کە لە کوردستان هەبووە ڕاگەیاندنەکان ئازاد بوون بڵاوکراوە هەبوو شار و هۆڵەشانەکان هەبوون کارە ئەکرا دەبوایەک شتێک وایە بۆ جێگرەوەی ئەمەەوە دووەم دەبایە هێزێک بۆە بۆ شتێک وایە بۆ پرۆپاگەندا دژ بە هێزە کوردیەکان و بۆ ئەوەی کە بتوان باوەڕەکانی خۆیان بڵاو بکەنەوە. ئەسحابی ئینقلاب و ئامانج بەم شێوەیە هاتن. سروە پرۆژەیەکی تر بوو بەرامبەر بۆ جوابدانەوەی وڵامی فەرهەنگیەک خواستێکی فەرهەنگی بکە لە ناو کووردا هەبوو و بەوەی کە خواستی کورد تەقلید بدەن بۆ خواستێکی فەرهەنگی و خواستێکی کەم کە لە سروە دواتر لە ئاوێنا خۆی ببینێتەوە لەلایەکی ترەوە بۆ کەسانیشیان پەروەردە کردووە. ئەم هێزە ئەو هێزە نائینقلابی هەرە هێزە نییە کە چەکە ئەگرێتە دەسەوە کە بەرامبەر بە هێزی ئینقلابی شەڕەکات. ئەم هێزە نائینقلابی خۆی لە ئاستێکی ترە لە ئاستێکی تریشا دەرەکەوێت. وەکو نمونونەکانی ئەلفانی قانعی فەردە قانعی فەرد و قانعی فەردەکان لە ڕاستیە جۆرێک شەومەنن
کە خەریکن کایان پێکرێت دش بە بەرژەوەندی اقتصادیان لەوایە کە دش بە بزوتنەوەی کورد بوەستنەوە ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە جمهوری ئیسلامیش خەریکە لە هەموو ئیمکاناتێک کە خاتە بەردەمی کەسانی وەکو قەنعی فەرد و قەنعی فەردەکان بەوەی کە دش بە کورد بوەستنەوە. یکی از واژه هایی که گروه های تجزیه طلب و قومگرا و بعضاً افراد ایران ستیز در ارتباط با اداره کشور و نوع ساختار سیاسی کشور مطرح میکنند مسئله فدرالیسم هست. ممکنه بپرسم نظر شما در ارتباط با فدرالیسم و نقش گروه های تجزیه طلب در ارتباط با مفهوم فدرالیسم چه است جناب آقای فرد؟ عرض کردم یه حرکت اختاپوسی هست و این یک نوع شارلاتانیسم در پشت اون نقاب هست برای تجزیه. اینها حتی نمیدونن معنای فدرالیسم یعنی چی، در چه ساختاری میشه فدرالیسم رو اجرا کرد. کومله برای خودش دنبال اینه که جلال طالبانی ایران بشه، کومله برای این هست و فراموش هم نکنیم که اینها در واقع جایگاهی و پایگاهی در داخل حرکت جامعه ایرانی نداشته و ندارن. قەنعی فەرد کێیە؟ قەنعی فەرد کوڕی کابرایەکی مەلایە کە باوکی شیەکەم فەرماندار بووە لە مەریوانە، دواتر وەبێ بە یەکێ لە کادرەکانی مفتیزادەییەکان و بە ئێستاشەوە یەکێکە لە کادرەکانی مفتیزادەییەکان لە ڕاستیە جۆرێک خۆشخزمەتی لە باوکی بۆ ڕژیم لە باوکیەوە بۆی بەێرسە مابووە بۆ مانایی کە باوکی لە سەرەتای 58 کە کەس حازم نەبوو هیچ چەشنە هاوکاریەکی ڕژیم بکاوە بە شێوەیەک جگە لە پێیان ئەیبوو باوکی دێت هاوکاری ڕژیم نەکات و قەنعی فەرد پەروەردەی مەدرەکی مەکتەبی باوکیەتی بەردەستی باوکیەتی و خەریکە بە دەمامکیەکەوە خەریکە کارەکە لەسەر فەرەنگی کۆی. قەنعی فەرد هیچ کات لە هیچ زانکۆیەکە دکتۆرای وەرنەگرتووە، هیچ دانیشگا ئەو زانکۆوانەی کە ئەو باسیەکات هیچ باسی مەدرکی تیان نەکردووە. قەنعی فەرد چۆن دروست ئەبێت لە شخص قەنعی فەرد کە دروست بوو لە شخصیەتێکی بەناو ئەدەبیەوە دروست بوو. ئێمە دەبینین ژانی گەلی برای محمد که یکی نووسەر و یەکێ لە ڕێبەرە خۆشناوەکانی کوردستانی باشووری ئەکا بە کوردی، کۆمەڵێک چیرۆکی ئەکا بە فارسی بمبورە، کۆمەڵێک چیرۆکی کوردی ئەکا بە فارسی و بە شێوەیەک وەکو شخصیەتێکی ئەستەرەتا فەرهەنگی دەرەکەوێت و دواتر ئەم شخصیەتە فەرهەنگی فڕێ ئەدرێتە ناو پانتا سیاسیەکەیەوە. گفتم خب اول علی اینطور شده ما یه جا میخواییم، یه جا به ما بدیم، ما با اونایی که آشنا داریم دوستا من اینجا هستن یا کردستان هستن سفارش بکنیم بیان اینجا برای پرونده سازی در من یه سازمان تشکیل بدم به نام سازمان پیشمرگان مسلمان کرد. سازمان پیشمرگان مسلمان که بعدها شکل گرفت برای این فکر جمعی اینچنینی بود که ما برای آزادسازی مناطق خودمون به همچین نیروی نیاز داریم و خب اینها در کرمانشاه متمرکز شدن. اول فعالیتی که ما داشتیم فعالیت‌های زمینی بود، زیاد آشکارا نبود، مثلا جنگوی نبود، فقط تبلیغی. ما جنگ تبلیغ میکردیم اول سازمان جنگ تبلیغی بود، اعلامیه را پخش میکردیم، کارهایی که شبانه انجام میدادیم، روزه هیچ کاری نمیکردیم. تا مدتی اینطور بودیم، بعد از مدت دیدیم افراد ما دیگه جمع جور کردیم و نازه کافی افراد داریم، تقاضای سلاح کردیم. شیشه عمر قجرها زمانی شکست که آتش جنگ جهانی نخست بر جهان افتاده بود. دولت ایران ضعیفترین دوران خود را می‌گذراند و
کشور اوضاعی متزلزل داشت. روس‌ها از شمال، عثمانی‌ها از غرب و انگلیسی‌ها از جنوب میتاختند. قحطی بزرگ بر جان مردم افتاده بود و بلای بزرگتر بر جان کردها، غارت. فرصت به دست فئودال‌ها افتاده بود و از میان آنها ستیز جوترینشان اسماعیل آقا سمکو بود که بیش از 14 سال در سایه حمایت اشغالگران با قساوت و بیرحمی جولان داد. شورش سمکو نخستین تکاپوی جدایی طلبی در این نقطه از کشور بود. که شون اسماعیل آقا با دمازانی برای بو هودیتنه که چو هاتیه کشتن بگمان ند سکنی بگمان ندسینه پشتی برای وقتی اسماعیل آقا دیگه تسرق عشیرتیه راست دخوازی تولا برای خو هلدتن راست عشیرا کم دکت همیاج بو تول هلدانا برای خو چکدار دکتن لیبل رو تا او شورشه ادی دواره که تول هلدانی دا دچی تا داری شورش مزنتر دبید پیوندی اسماعیل آقا گل حکومت ها چید بن گل دولت نونتوی چید بن صرفاً شورش د چارچوه عشیره شکاک دانا مینید گلک عشیره دیجی بشتاری و شورشید بن یعنی اسماعیل آقا به خود زانیتن که شورش اگرچه با انتقام برای خود دست بکرد لیبل رو تا شورش داواکاری شورش ج چارچوه انتقام که و تولهلدانه که حاتیه داری او شورش پیوسته برای کفتن برای خستن برو پیشچون به برنامه که دی جبو آرمان جنگل گلک بلندتر پیش بچه بوجی هر دقسه ده هنه جبو که ام بکار بن خوب بپارزن جبو که ام بکار بن جیان خوب بردام کن پیوستی همه به دستلاته که هیا او دستلاته دکاره کردستانه که سر بخوبه به هر فرموله که دی ببوه بوجی ریبر شورش که نکاریتن آجاوه گیر بید نکارید خرابکار بیتن ریبر شورش که بگمان ده آلی خلقی خودتی حس کرن که او هنده چکدار دوراوی کن بونه و به دو آرمانجا که گلک ریز و حرمت دادش نپیش بونمونه اگر واره که طول هلدانی با به چند شرا خلاص بو اگر خواسته با تنی طولا برای خو هلدتن شر به چند شرا خلاص بو اما اسماعیل آقا به چند شرا نبید دست به رزگار کردن حریم کردستانی دا یعنی جه خوی بگیره جه اورمی بگیره جه میانداب و مراغه بگیره جه مهاباتی بگیره حتی برو بانه و سقز ریکته بو که بکاری وی نوچه کردی جبن داگی کریا رژیمان ناوندی رزگار بکتن و جوی زیده تر اصلا جبو هر شاره که دکت بندستوی برنامه که خواه بو بو نمونه مثلا والی ارومی یکی کرد بو دستکفت وی تو برای خوب ده او دستکفت که وی دمی دستلات اسماعیل آقا ده هاتینی به دست خستن دواره آجاوگیریه که دانیه بو نمونه مثلا چا جمهوری اسلامی دکاره بیجه اسماعیل آقا انسانه که آجاوگیر بلام اسماعیل آقا یکمین مدرسه کردی اورمیده دا دامزرینه او ایش ریبره که شورشیه او شورشه او نه اینکه چرچوه که تنگ طول هلدانی به چه اسماعیل آقا یه بکار به یکمین روزنامه کردی دخوی دا بکار به درخینه بناوی روژی کرد یعنی او پیناسه شورش چنه پیناسه شورش او نه که آرمان جوی دیارن کردستانک آرمان جوی دیارن دستگاه راگهاندن خو دیارن بریوی دیارن به نمونه مثلا هر دوی دمی داده ما تو خوی رابو بای هات با اورمیه پیناسه کی ته بو تجبو بکای به راحت جوان سیطری کردی دا در باس و کس ریاته نگیرتن بوجی حول دستلات ناون و دستلات نها اوه کو بکار به راستی شورش کوهنی برو واج جبو خلق خوب دناس کرن و او سرچاوا و دیده که امنیتیه و بیگمان جه بهاتن هر دستلات که سر جمهوری اسلامی او دیده امنیتیه جبو کردستانی نهاتیه گوهارتن دما خورزا خان دما هات سر حکم چا دکاری گل اسماعیل آقا ملت فارس یا ملت دی ایران بسیج بکش بود دجی شورش روشهلات شورش اسماعیل آقا اوه کو او نه تجزیه طلبن او نه دخوازن یک پارچگی یا ایران خراب کن
و بگمان همو بیرو رای که د ایران ده هنه دبن ناو تجزیه طلبی و برانبر یک دگرن او دکاره سکولار بعد دکاره لایک بعد دکاره مذهبی بعد دکاره پاشوارو و پیشوارو و هر بیرو باوره که خوی هبه دم که بحث تجزیه ایران تی حساب تی ناودا همو دبن بیرو باور خود دان عالی خو و دجوینه دسکنه و کمبار اسلامی حتی دستلات بریجی دبن و شعار دکاری ملت ایران بسیج بکه جبو سرکوب کنه شورش کردی و اول یا سردم ایرو داجی دیاره بینەرانی بەڕێز بەم جۆرە گەشتینە کۆتایی ئەم بەرنامەیە. ئەم بەرنامە دەتوانن لە پەیجی بەرنامەی کورد لە سینەمای ئێراندا دووبارە ببیننەوە یان بە کامنت یان بە پەیام تێبینی و بۆچوونەکانی خۆتان لەسەر ئەم فیلمە بۆ ئێمە بنووسن. تا بەرنامەیەکی دیکە ماڵەوە.